السلام عليكم بەنامی خوای زاوە شەوی ساوگەم فرە بۆش حاڵزان و دیدارێتەرە نامانێ خزمەتە پێ خزمەتکردەی زوانەکەمە و پارێزنای واچەکانمە جەفۆتیای وەشەوی ساوێت تازاندی ئی زوان وێمەی ناخەتەرە پسەگر جارە عساکەر و هەر جارێ و ئێمە چند نامێەوە چند واچەوە یان واچەوە مێزمێ کە ئینا فۆتیانە فۆتیەنە مارمی زیندشکردمێ وەشەویسا هۆرامان مەملەکەت و میوەیە هەر یاگەچ وش ئاچێ و شەبوو هەڵبەت نامیش پێش هەنە نامیش هەنە پێ ئاچێواکە هەنیش ئامیوی ئێمە هۆرامانەنە هەنێمە پێ گردی نامێما هەنێ بەڵام حیف و خەسار ئیسە تەماشەکەری گەنجەکێمە گۆرەکێمە بەتەمەنەکێچما حیف و خەسار بەس عەزم کردی ئی واچا غەڵەت بزادەسی کەماچ و غەڵەت یعنی هۆرامیەکەی بە هۆرامی مەواچاشا نامەکە ملا سۆرانی و غێرە سۆرانی و ئینیشا وزادەسی بەکارمارا پێی نامی میوەکە و نامی سۆزەکە جا من ئامان ئەپەی دوکان و ئی کوڕە هۆرامیە کە ئیناچێنێ داواش وەنەکەرو بێ باقسی کەرمێ پێوەرە ئینا دوکان و کاگاریزیان تەشریفوارە پێیگەی با خزمەتە نەبیمێ پرسیارەوە وەنەکەر و بزان و بێ زۆر ئەوێ کردەی نامێکەوەکە وا چەمپەنە و چێشە هەنچی دوکانتەنە و جارێ ئەوڵە سڵام عەلەیکم عليك السلام خير بما مصيان أزيات وكشتن ئینامی خزمەتەنە يا أخوابي چێشتا هەن بێ زۆر ئەوێ کردەی إناني خدمتنا إنا تماتيني إنا بيازا إنا بطاطيني إتر بابت وشلي معهن كولكي وبانجان سيابي وباقلة وبامية وفاصوليا يترو جامي وكيج قيسية معهني مروي معهني جيلاس معهن مزرساوي معهني قوخي معهني إتر ساوي زردي وسوري وصوزي وهنجي دنيانو قد بابت أمي ويش معهن شوتي وكالك وموزي دەی خۆی گۆڕ ڕستابڵی إن شاء الله دەسەڵ وە عەزێتم دای فرە مەمنون وەشەویسا گۆش و کاگاریزیە بنتە طبعا پس عەزم کردی من گلەیەش مەکەرو گلەی غێر و ئادیشی مەکەرو پس عەزم کردی چکاتی واچەکی لوێنی تازە بەڵام ئێمە هەرمانەما چێشەنە هەرمانەمانێنە گردی ماوە ئی واچە هۆرامی کە فۆتیەنێ نامی ئی میواماکە پێسە کاگاریز واچەشە نامی ئی سۆزاکەی سەواتێش بە غێرە هۆرامیەکەی بەکارمارۆ ئێمە گەرەکمانە جارێتەر بە هۆرامی بەکار شابارمێ وزمێشاوە دەسێ جا گۆش گردێ پێ من بزانمێ کاگاریزی چێششوات منیش کەروشەوە بەچێش کاگاریز پینیشا ماچۆ تەماتێ ماهەنێ وەشەویسا هۆرامی پینەی ماواچۆ تەماتی پینەی ماچۆ بانجانی ئینە بانجانە سوورینێ بەڵگەم چێشاپەیینەی قەدیمیەکەی ماواچێنێ بامی و بانجانمانیان سەر خۆ مەقسەدش بانجانە سیاوی نییەنی بامی و بانجانە سیاوی پێوە نەنریێنێ سەر بامی و بانجان مەقسەڵما ئی بانجانە سوورینێ تەنیا هۆرامیش ماواچۆ بانجانی زانیاری تا کوردەکی سووریایی و کوردەکی تورکیاییش ئانێ کە ئیسە پەنەشاوچی و کوردی باکوور و کوردی ڕۆژ ئاوا ئاچی هەرماچە بێجانە سۆر پێسە عەرزم کردیدی کاگاریز فەرما و پەتاتێ ماهەنی هۆرامی ماواچۆ پەتاتێ هۆرامی ماچۆ سیفی بە هۆرامی ئەمە پینەیە ماچمی سیفی چێوەتەرش وات حەز کرد و سەروانێژ مدر و ماچەوە بابەت و شلەیان چی و شلێ هۆرامی وەخت وێش بە شلە و برنج جواتن دووە چاشت ئێماتەن ما چاشتە تەڕێ من ویرم مێتا ئەوەڵ و نەوەڵەکەی زاوڵی بێنمی ئاوەختێ و چاشتە تەڕێکی ما چێشەنە پرسیار کردی ئیسە یعنی مایەوەن بێن بە شلێ جاوەروانەی پەسە عەرزم کردی دێ شلێچە ئاگاما چەنە بوو ئەجا دەربارە و میوەکە پینیشا ماچۆ قەیسیە هۆرامی ئێمە ماچمێ قەیسی ئێمە ماچمێ شێڵانی تازاندێ شێڵانەی نامێەوە هۆرامی ناسکەی ڕەسەنەی ئاودارەنێ پەسە عەرزم کردی دێ میوێەوە لەزەتی میوێەوە ئاودار میوێەوە وەش کە شێڵانی هۆرامانی بەناوبانگێنێ تام و لەزەت چا بووەشە جا ویرچتانەش و نامی شێڵانی تەنانەت گۆرانی فۆلکلۆرەکەچمانە هەنا ماچۆ گەردن شێڵانێ خۆشنیان تاگری تا گەردن شێڵانێ یعنی ئێمە جاینە چێولا واسمێ قەیسیە بە هۆرامی مشە واسمی شێڵانی کاگاریستیۆتەرش فەرماوە ماچۆ مزرەساوی ماهەنی کاگاریز کۆتن چیر و تەسیر و سۆرانیەکەی ئینە پس عەرەب ماچۆ تەرجمە حرفی سۆرانیەکەش کرد سۆرانیەکەی ماچە مزرەسێ و ئێمە ماواشمێ مزرەسێ و ماواشمێ مزرەساوی ماچمێ ساوەفەریکی پینیشا ماچمی ساوەفەریکی چەنی ماچمی هەڵوچە فەریکی ماچمێش ساوەفەریکی دمایانەی ماچۆ قۆخی تامان هۆرامی ماواچۆ قۆخی هۆرامی بە پینیشا ماچۆ هەشتاڵەوی نامێەوە ئاودارە میوێەوە ئاودار میوێەوە لەزەتی میوێەوە هۆرامی نامێەوە هۆرامی ڕەسەنەی ئەسڵێ جای ئینە ئێمە چێ لای واچمێ قۆخی مەبۆ واچمێ قۆخی مش واچمێ هەشتاڵوی جاوەروانێ داواتاوە نەکردو ئی واچێ پێسە وێشا چەنی هۆرامی نەبینێ چەنی هۆرامینە هەنێ دیسان زیندە شاکەرمێ جارەتەر پێتا دووبارەی کردووە باواچ و شاوە ئینە بابەت و چاشتێن پەسە عەزم کردی دێ ئینە بانجانینێ بانجانە سوورێ ئینە سیفینێ جا عەزم کردی دێ میوەکانە ئینە شێڵانێنێ ئینە ساوەفەریکینێ ئینە هەشتاڵوی
جارەتر ئی واچە مش و پێسە وش ئەوزمە دەسێ نارمێ جیای واچە هۆرامیە ئەسڵەکە جیای نامە هۆرامیە و میوەکە بە سۆرانی نامەکە شادەیمێ وەروانەی زوانەکەمان نەفۆتی و پێسە عزم کردی دەچکاتی خەم و ئێمە خەم و زوانەکە خەم و واچەکان با نەفۆتی و زاوڵەکێمە گۆرەکێمە بەتەمەنەکەمان جارەتر زوانیمە ئاشناکەرمەپی نامە هۆرامیە ڕەسەناکە وێمە وەخت و ژنیانێمان میوەکاوە جا وەفاما بۆ پێی بابا پیرانیمە کە ئیزوان شاپەی یاونێن می تا ئێگە ئێمە چێگە نەیمێ هەڕاجشکەرمێنە و دەستشتەنە وەردەمێ جاوە شەویسا داوا تاوانەکەر و جارەتر ئی واچا وزێ دەسێ بەکار شاباردە ئی ناما بەکارباردە جارەتر فرەوەش حاڵبیا خزمەتانە بیا هەمیڵەوارە ناتاوا بم ئیسیفادەوە تا یاون و پەنێم سبسکرایب و کەناڵی تا ویر نەشۆ لایک و ڤیدیۆکاما کردیم وەڵە شاکردەیەکیان دێشاپە یوترینی با فرەتەرین خەڵک وینۆشە ئیسیفاڵە شاچەنەکەر و فرەفرەوەش حاڵبیا جارەتر خزمەتتانە و شان نیشتێ